باشە تو لە گۆرانی گوتن حەز دەکەی کە دەنگت بە یەکێک دەچی یاخود حەزت لێ بە دەنگێک بچی؟ من کە دەستم بە گۆرانی کرد ویستم وچی کەس نەبیت، یعنی تەوەقع ناکەم مەسەلەن تەقلیدی کەس بکەم. خۆی دەستپێکی گۆرانی لە هەر جێکیش گۆرانیەک ئەگەر بڕێک تامی منیشی پێوە دیار بیت، مەسەلەن ڕەنگە بیڵێم ئەگەر بزانم لەم ستایلی من نزیکە، بەس قەت تەقلیدی کەسم نەکردی. هەر گۆرانی کەسێکیش بڵێمەوە بە نەوعی وی ناڵێم، دەستپێکی قەت بەمنیان نەگوتی وڵاو گۆرانیە دووچیوی گۆتەوە، نا ئەگەر ڕای من باشتریش نەڵێم بەس ینی وەک وی ناڵێم. ڕای من جیاوازە لە دەستپێکی گۆرانی گوتن زەرورە کە تو لاسایی خەڵک بکەوە. ئەمە لاسایم نەکردیتەوە، زۆر جێم ئەوەی کە گەیشتی ئەو ئاستەی کەوا زانی دەنجی خۆت و تۆنی خۆت و ئاستی دەنجی تو لە جێگایەکە ئەو کاتە دەتوانی ستایلێکی تا ڕاست. بەڵام بەلاساییکردنەوە دەگەی ئەو ئاستەیکەوە بتوانی دەنجی خۆت هەڵبژێری، ئاستی دەنجی خۆت هەڵبژێری. قەزدی من لەوە نەبوو کە تو لاسایی کەس دەکەیەوە یان نا، بەس چکەوە خۆی ینی هەموو گۆرانی بێژەکان بەوە دەستیان پێکردێت گۆرانی لە دوو ڕێزکەی خەڵکیتکەوە هاتینە. ئەتو حەزت لێ لە دەنجی چێ؟ پرسیارە زۆر زەلم کرا پێی ناکە ئەمە پرسیارەکانی مەدای من تەقلیدی نایە، دووبارە نینە، بەس ئەو پرسیارەتە دووبارە. وڵی من زۆر حەزم لە دەنجی ئیمپراتۆر ئیبراهیم تاتلساسە، ینی ئەوە خۆ لەگە هیچدانی خەڵکیش دەزانی و ئیبراهیم تاتلسەزلەکنە من لە قیمەیە و نەک لە لای نەدێتە خوارێ و نەبەسەتر دەکەوی و هەر لە جێ خۆیتی. ئەو دەنگە دووبارە نافتەوە تاکیدم. دەنجی خۆش هەیە، هەموو دەنگێک خۆشە بەخۆی. ئەگەر دەنگ خۆشیش نەبیت بڕێک مؤدیبی بزانی بڵێ خۆش دەردەچیت، ئەوەش ممارەسەیە. ئیبراهیم تاتلس تەنها دەنجی خۆش نەبوو، ئیبراهیم تاتلس زانایەکی زۆر باش بوو لە گۆرانی گوتن، ڕاستە زانستێکی باشی پێبوو. ئیبراهیم تاتلس مەساحەی سەوتی زۆر زۆر چەند دوو ئۆکتاڤ بوو مامۆستاشیا. ئەم حەزم لە دەنجیتی ئەوجا قەزدەکە لەوەیە، ینی تو ئەو گۆرانی بێژانە طبعاً کەس ناتوانێت کاریان بکە یاخود لیان لابدا و بڵێ دەنجیان خۆش نییە لەبەرەوەی تورکیا زۆر باشیش هەیە، ئەوە نییە بڵێ وڵا ئەو لامووی باشترە، باشترین نییە لە مۆسیقا بە هەموو زمانەکانەوە جوانە، بە هەموو گۆرانی بە هەموو گۆرانی بە هەموو زمانەکانەوە جوانە. ڕاستە ئەگەر کەسێک بڵێکەوە ئەو زمانە تێشی نەگەی، تاکیدم هەستەکەی تێدەگەی کەوا گۆرانیەکەی گرنگ ئێستا حەزمان لێ بێکەوە گۆرانیەک بڵێن بۆ نازانمە تو حەزت لێیە؟ زۆریش حەزمان لێیە. ئازیزان دوای ئەو ناوبڕا گۆرانیەک بێکەوە لەگەڵ کاکە ئارارات دەیڵێن هیوادارێمە دڵتان. Zerdayan bina
بديها كم ماشي بازی کوی کایاتری روز لا روز جوایاتری بازی کوی کایاتری روز لا روز جوایاتری دبال سیدا دارم باب امرم لا خایاتری دبال سیدا دارم باب امرم لا خایاتری ای بنا مومن بنا خندێکی دەموچاوێ هەموو دنیا بۆم داهێنا خندێکی ئەو چاوانە هەموو دنیا بۆم داهێنا خۆم و عودەکەم شەو هەتاوەیان خۆم و سازەکەم شەو هەتاوەیان من سۆزەکەم و بۆ لەیلا ئەویش بەگریان من سۆزەکەم و بۆ لەیلا ئەویش بەگریان یار یار نایە دانیشی نایە دانیشی دڵەکەم سووتە دێڵەکەم سووتە نازانم ئیسلامە لەی کافرە یا جوون نازانم ئیسلامە لەیلا یا پرە یا جوون دیسان شەوهەد بۆ حاڵی من عەلەم سووتە لە نامای من ئەی خودا لەواگر بارانە 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 یار بەبێت تۆ ماڵم وێرانە 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 ئەمان وەرە یاری شەکرتەلەت و شیرینی جانو ئەی جانو وەرە یاری شەکرتەلەت و شیرینی ترونیا هەردوو چاوی منی هۆی 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 وەرە یاری شەکرتەلەت و شیرینی دڕونیا هەردوو چاوێ منی ئای 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 خۆم بە خۆمم کرد تیرمەرانم کە ئامۆزاژە خۆم بە خۆمم کرد تیرمەرانم کە ئامۆزاژە لەبەر بارانە دەر بە شارم کە ئامۆزاژە لەبەر بارانە دەر بە شارم کە ئامۆزاژە ئەی ئامۆزا تۆ باڵە بەرزی ئامۆزا تۆ بۆ من فەرزی وەی خاڵۆزا دەو دڵەکەم نێو نەما بکەچی دڵەکەم ئەی جان مامۆستا شیاو ئەی جان کانیەکەی بەرمازیق دەنەدەنە و ئامۆزاجان کانیەکەی بەرمازیق دەنەدەنە
شانه و آموزجن آموزه تو با غبرسی آموزه تو با من فرزی